ساڵیادی ڕاپەڕینی شاری سلێمانیە ئەو شۆڕشەی خەڵکی دژی نادادی و ستەم و ڕژێمی داپڵۆسێنەری بەعز بەرپایان کرد. دوای 32 ساڵ بەسەر ئەو شۆڕشە جەماوەریە هێشتا خەڵکی نەگەیشتون بە کەناری ئارامی و لە سایەی حکومەتی کوردیدا نەحەساونەتەوە. هاوڵاتیانی سلێمانی دەڵێن ڕاپەڕین بۆ ئەوە نەکرا کۆمەڵێ خۆیان بکەن بە خاوەنی و خۆیان و بنەماڵەکانیانی پێ دەوڵەمەند بکەن و کۆشک و وێلاکانیان بن بە ئاسماندا و خەڵکیش لە قاتی و قڕی و بێکاریدا بژین. ئەمە کەی وڵاتە بۆ خاتری خوامە ڕایۆشکاریشان نییە بەرپرسانەمە خۆیان بۆ نانونا خەڵکو گوێ لە خەڵگرن کاکە ڕایۆشکارەکانیان درویان لەگەڵاکەن بۆ یاڵێم خەجاڵەتی و خوایم خەجاڵەتی مناڵەکان خەجاڵەتی هاوڕەکان ئەم ڕۆژە ڕەشەمان دروست کرد بریا و ڕۆژە ڕۆم ڕژ وایە بەشداری خۆپشاندانم نەکردای هیوام زۆر هەڵچنی بوو لە سەرمانە من لە 83ەوە خزمەتیم شۆڕشە و کوردەکەم یەک دنیەوە هیوام هەڵچڕی بوو سعات 4 بەیانی هاتوومە دەرەوە لە ئەنپالەکان لە هەمویان منە ناسن شوێن نێ بەشداریم لەگەڵا نەکردمی لە ڕا بەس خەجاڵەتم ڕوم ڕەش بێت ماقولە ژنم بوێنن لە ئێرانەوە ئەمە بە ناوی ڕاقیسە و ماقسە لێرە سیارەکەی بای 6 دەفتەرە لە سووریا و ڕاقسەم بوێن سیارەکەی بای 20 دەفتەر خەڵکی شاری ژنان نییە بیخوا ئێمە شۆڕشمان بۆ ئەمان نەکرد بەخوا خەڵک ئەو وەختە دڵی خۆشتر بوو لە ئێستا خەڵک ڕاپەڕینی بۆچی کرد وەڵا لەبەرەوەی کردی دوا ڕۆژی باش بێ نەک دوا ڕۆژی خراپ بێ ئەوەیە من ئەمە ئاکەم خاوەنی 100,000 نیم لە ماڵە خێزانداریشم خەڵەکە بێ بیان کردایە زۆر ژیانی خەڵکیان خۆشتر کردایە منەوەنە پیان ئەڵەم هیوادارم لەمەودا خەڵک ژیانی خۆشتر بێ قەت خەڵک بەرەو خراپی نەڕوا. ڕاپەڕینی جەماوەری کوردستان لای خەڵکی ئومێد و دەستکەوتێکی گەورە بوو تا ئەو کاتەش کە بەرپرسان گوزەرانیان وەکو ئێستای لێ نەهات بوو خەڵکی دەڵێن ڕاپەڕینیان بۆ ئەوە بوو هەموو دەستکەوتەکان بە یەکسانی دابش بکرێن نەوەک وەکو ئێستا بەرپرسان دەستیان گرتووە بەسەر هەموو شتێکدا و خەڵکیش لە هەموو مافێک مەحروم کراوە. بۆەوە ڕاپەڕینی کرد بە هەزارەها ئینسانی کورد بەدەستی حزبی بەعسی عەفلەقی لە ناوچیوە ئێستا بە هەزارەها ئینسانی کورد خۆزگە بە سەردەمی سەدامە خوازیە ئێستا ئینسانی کورد داواکە ڕاپەڕینیە بکەین بۆی ئەمانە ڕاماڵین کە ئەوانەی ڕاپەڕینیان کە ڕاپەڕین بەسەر ئەمانە بکەین ئێمە تاغوتێک و فیرعەونێکمان ڕووخان بە هەزارەها فیرعەون و تاغوت لە کوردستانە دروست بوون ئەمانە دەستیان ناوەتە بیناقاقای خەڵکی کوردستان خوێنی خەڵکی کوردستانە مژن ئەمانە ڕاپەڕینیان بۆ ئەوە کرد کە ببن بە فیرعەون ببن بە مافیا بەسەر خەڵکی کوردستانەوە بەڕاستی خەڵکی کوردستان ئێستا هەمووی زۆر پەشیمانە کە لەوەی کە یارمەتی ئەمانەی کە بەناو شۆڕژێر ئەمانە شۆڕژێر نەبوون ئەمانە هەر لە سەردەمی شاقەوە مافیا بوون. لێرە ئێستا ئەوەیە کە ئێمە یادی ڕاپەڕینەکەینەوە جاران شەڕمان بوو لەسەرەوەی چ لایەنێ یەکەم فیشەکی تەقان چ لایەنێک نەخشە و پلانیدا ڕێژ بۆ ئەوەی کەوا ڕاپەڕیم کرێ ئێستا شەڕ لەسەر ئەوەیە کەوا ئێمە ڕاپەڕینمان کرد بۆ ئەوی لە زوڵم و ستەمێک ڕزگارمان بێ بەڵام ئێستا چەند زوڵم و ستەمێک دروست بوو ئەگەر جاران حیزبێکی کرد ئێستا چەند حیزبێکی کە بۆ ئەوی ڕزگارمان بێ گەنجەکانمان سەر لێشەواو نەبن بۆ ئەوەی وەزعی ژیانیان باش بێ بەڵام بە ئاقارێکی خراپتارە ڕۆی یعنی ئینسان خەفەت لەوە خۆی ماندوو کردووە لە پێناوی شەیدمان داوە زیندانی سیاسیمان داوە کۆمەڵێک ناڕەحەتی بەسەر ئەم میلەتە هاتووە لە پێناوی ئەوەی کار ئازادیەک چنگ ئەم میلەتە بخۆین بەڵام بەداخەوە لە جیاتی ئەوەی ئازادیەکە ببێتە ماهی خۆشی و خۆشگوزەرانی بۆ میلەتەکەمان ئەوە تا لە 30 ساڵی حکومڕانیان دەناڵێنین بەدەست بێ ئاوی بێ کارەبایی بێ مەعیشەتی. ئەوەی مای نیگەرانی هاوڵاتیانە ئەوەیە ڕاپەڕین خەڵک ئەنجامیدا و بەرپرسان خۆیان کرد بە خاوەنی ئێستا لە سای ئەو قوربانیە زۆرەی خەڵکیدا ئەوەی ماوەتەوە شۆڕشێکی بێدەستکەوتە گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی وڵات و قاچاقی و خزمەتکردنی بنەماڵە و دانانی قومارخانە و باڕ و بڵاوکردنەوەی کللتوری بێگانە و زۆربوونی بێکاری و کۆچی گەنجان و دانەمەزراندنی هەزاران دەرچوی بێکار ڕیشەی لەم وڵاتە داکوتیوە و بەرپرسانیش لە جێگەی بە خۆداچوونەوە بەردەوام لە یادی ڕاپەڕین قسەی باقوبریق دەکەن و یەکدی تۆمەتبار دەکەن بە جۆرێکی دی خەڵکیش لەم قسە سواوانە بێزار بووە و هیچ کەس بە ئارزووی خۆی بەشداری لەم یادانەدا ناکات. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.